گرنگیدان بە زمانی دایک گرنگیدانە بە مرۆڤ، گرنگیدانە بە جۆر و هێزری بیرکردنەوەی ئازادی تاکەکان لە هەمان کاتیشدا گرنگیدان و ئیمانبوونە بە فرەیی، ئیمانبوونە بەوەی کە مرۆڤەکانیش هەمویان کە چەنێفرن لە هەمان کاتیشدا بیر لەوە بکەنەوە کە ئەم مرۆڤانە هەمویان ئازادن لەوەی بە چ زمانێک بگۆن بە تایبەت زمانی دایکیان. زمانی هەورامی کامڕۆ وەک شێوەزارێک لە کوردستاندا هەژمارە، لە ڕاستیدا زمانی دایکی بە ملیۆن خەڵکە لەبەرەوە لاکردنەوە لەو لۆکاڵە زمانە لۆکاڵە لاکردنەوە لە گەشت گرنگیدان پێی گرنگیدانە بە گشتی زمانی کوردی، دماجار گرنگیدانە بە شناسی نەتەوەی کورد. هیوادارین هەموو لە بەم چاوەوە تەماشای ئەم بابەتە گرنگە بکەن. بۆ پێی زمانی کورد بە شێوەیەکی گشتی لە بنچینەدا دوو شێوەزار بووە. یەکێکی هی کۆچەرەکان کرمانج بەگشتی، یەکێکیان هی نیشتەجیەکان. بە نیشتەجیەکان وتراوە گۆران، بە ئەوانی تر وتراوە کرمانج و کووردا. مێژووی نەتەوەکانی ڕۆژهەڵات هەمویان ئەوە سلمێنن کە لەوانەی بن و خەلدون و تەکی دەکەنەوە کە هەموو کۆمەڵگاکان تەنانەت ئەولیای چەلەبی کە وەک یاداشتنووسێک کە لەم سنوورە شتی نووسیوە ئاماژە بەوە دەدات. مەلا مەحموودی بایازیدیش ناڕاستەوخۆ لە کتێبی عادات و ڕسومات نامەیە کوردان ئەویش هەر ئاماژەی پێدەدات کە کۆمەڵگای کوردی دارای دوو کللتور بووە، کللتورێکی نیشتەجێ، کللتورێکی کۆچەر. زمانی نووسین زمانی نیشتەجیەکان بووە، چونکە زمانی ئەدەبیات و مەدەنیەت و شار و گوند و شارستانێت بووە. هەمویان بەم زمانە زمانی ئەدەبیات، زمانی نووسین، زمانی بە جۆرێ لە جۆرەکان سیاسەتیش لە نێو مێنشینەکانە بە تایبەت مێنشینی ئەردەڵانە بووە. لێرەوە ئەو تەفرەقەیە کە لە ساڵی 1620ەکانەوە لەلایەن عوسمانلیەوە لە زمانی هەورامی بە شێوەیەکی گشتی کللتوری زمانی کوردی دەدرێت. بۆ یەکەمین جار بە شێوەزاری کرمانج دەنووسرێت، پاشان لە 1800ەکانە دیسانەوە لەسەر دەستی نالی بە سۆرانی دەنووسرێت. ئیتر وای لێ دێت زمانی نووسینی کوردی لە زمانی گۆران واتە هەورامی ئێستاوە کە بەشێکە لەو زمانی گۆرانەوە بگوێزرێتەوە بۆ سێب. ئەمڕۆ چەندێک گرنگی پێدەدرێت، ئەوە گرنگیدانی ئەو هوشیارە سیاسیە دەبێ مامەڵە لەگەڵ ئەو پاشخانە مەعریفی و ئەدەبی و کللتوریە بکات. پێویستە دەسەڵاتی سیاسی کوردی ئاگای لەو پاشخانە سیاسیە بێ، لەو پاشخان و بنیادە کۆمەڵایەتی کوردەواری بێ، لەو پاشخانە ئەدەبیە بێ و بزانێ گرنگینەدان بە شێوەزاری هەورامی گرنگیدانە بە بنج و بناوانی زمانی کوردی.